چیرۆکی عوڕەینیەکان ئەوانەی پێغەمبەر پەلوپۆی بڕین و چاوی هەڵکوڵین و لەبەر خۆر فڕێدان تاکو مردن. ئەم باسە بەشێکە لە کتێبی پیاوانی ئاینی و گوتار و ئاستی معرفیان لە کۆمەڵگای ئیسلامیدا کە زنجیرە مشت و مڕێکە لەگەڵ مەلایەکانی یەکێتی زانایان. چیرۆکی عوڕەینیەکان یاخود ئەلعوڕەینیون بە شێوەی حەدیثێک لە کەلەپووری ئیسلامی گەردراوەتەوە کە بە چەند شێوەیەک و لە چەند ڕێگەیەکەوە گەیشتووە و لەو حەدیثانەیە کە بە متتەفەقون عەلەیهی ناو دەبرێن، واتە بوخاری و موسلم ڕوایەتیان کردووە و بە پێی مەرجی هەردووکیان سەحیحە. حەدیثەکە بە پلەی یەک لە ئەنەسەوە دەگەردرێتەوە، هەروەها لە هەندێک سەحابی تریشەوە هاتووە وەکو جابیر و عایشە. لێرەدا تەنها گێرانەوەی بوخاری یەکاڵە دەکەینەوە. بوخاری لە سەحیحەکەیدا کە لە ناو موسڵماناندا بە ئەصەح الکوتب بەعدە کتاب الله ناو دەبرێت، لە 8 بابەتدا ئەو حەدیثە دەگێڕێتەوە. 1. بابی میزی وشتر و ئاژەڵ و مەڕ و مۆڵەکانیان، یاخود باب أبوال الإبل والدواب والغنم ومرابضها. بخاري لە بابەدا لە ئەنەسەوە حەدیثی ژمارە 233 حەدیثەکە دەگێڕێتەوە چەند کەسێک لە خێڵی ئۆکەل یان عوڕەینە هاتن ئیتر هەوای شاری مەدینەیان پێ نەکەوت. ئیتر پێغەمبەر فەرمانیدا بچن بۆ لای چەند وشترێک و لەوێ میز و شیرەکەیان بخۆنەوە، بەڵام ئەوانە شوانەکەی پێغەمبەریان کوشت و وشترەکانیان پشت خۆیاندا. ئیتر پێغەمبەر ناردی بە دوایاندا و هێنایانن. ئیتر فەرمانیدا دەست و قاچی بڕین و چاویان هەڵکوڕا و لە زەوی بەردەڵانی حەڕە فرێدران. ئیتر داوای ئاویان دەکرد و کەس ئاوی نەدانێ. فأمر فقطع أيديهم وأرجلهم وسمرت أعينهم وألقوا في الحرة يستسقون فلا يسقون. بقرأ أبو البخاري الجامع المسند الصحيح المختصر من أمور رسول الله صلى الله عليه وسلم وسننه وأيامه، تحقيق محمد زهير بن ناصر الناصر، دار طوق النجاة، طبعة 1 1422 هجرية، الجزء الأول صفحة 56. 2. بابي بەکارهێنانی وشتری زەکات و شیرەکەیان بۆ ڕێبواران، استعمال إبل الصدقة وألبانها لأبناء السبيل. بخاري لم بابدا لأنسوا حديث جمار 1501 حديثك دەگێڕێتەوە چەند کەسێک لە خێڵی عوڕەینەوە هەوای شاری مەدینەیان پێ نەکەوت. ئیتر پێغەمبەر ڕێگەی پێدان بچن سود لە وشتری زەکات ببینن و لە شیر و میزەکەیان بخۆنەوە. ئیتر شوانەکەیان کوشت و وشترەکانیان برد. پێغەمبەر ناردی بە شوێنیاندا، ئیتر هێنایانن و پێغەمبەر دەست و قاچی بڕین و چاوی هەڵکوڵین لە حەڕە فرەیدان بە بەردەکانە دەنووسان. لەسەر چاو عەرەبیەکە هاتووە فقطع أيديهم وأرجلهم وسمر أعينهم وتركهم بالحرة يعضون الحجارة. بروان صحيح بخاري الجزء الثاني صفحة 130. 3. بابي تشيروك عوكل وعرينة، ياخد باب قصة عكل وعرينة. بخاري لم بابدا لأنسوا لدو ريقوا حديثي جمارة 4192 4193 حەدیثەکە دەگێڕێتەوە چەند کەسێک لە خێڵی ئۆکەڵ و عوڕەینە هاتن بۆ مەدینە بۆ لای پێغەمبەر و موسڵمان بوون. پاشان وتیان ئێمە ئاژەڵدار بووین و هەوای شارمان پێ ناکەوێت. ئیتر پێغەمبەر ئاماژەی پێدان بچن لە دەرەوەی مەدینە لە کۆمەڵێک وشتر سود ببینن کە لە لای شوانێک بوون و ڕێنمایی کردن
کە لە شیر و میزی ئەو وشترانە بخۆنەوە، بەڵام ئەوان کاتێک گەیشتنە ئەو شوێنە هەڵگەڕانەوە و شوانەکەی پێغەمبەریان کوشت و وشترەکانیان پێش خۆیاندا و هەڵهاتن. پێغەمبەر ناردی بۆ پەیداکردنەوەیان، ئیتر هێنایانن. پێغەمبەر فەرمانیدا چاویان هەڵکوڵین و دەستیان بڕین و لە حەڕە کە شوێنێکی بەرداویە لە دەرەوەی مەدینە فڕیاندان هەتا بەو شێوەیە مردن. یاخود فأمر بهم فسمروا أعينهم وقطعوا أيديهم وتركوا في ناحية الحرة حتى ماتوا على حالهم. بروانا البخاري الصحيح الجزء الخامس صفحة 129 و 130. 4. بابی ئەوەی ناوچەیەکی بەجێ هێشتووە کە پێی ناکەوێت، یاخود باب من خرج من أرض لا تلائمه. بخاری لەم بابەدا لە ئەنەسەوە حەدیسی ژمارە 5727 حەدیسەکە دەگێڕێتەوە چەند کەسێک لە خێڵی ئۆکەڵ و عوڕەینە هاتن بۆ لای پێغەمبەر و موسڵمان بوون و وتیان پێغەمبەر خوا، ئێمە شوانکار بووین و خەڵکی گوند نەبووین و هەوای شاری مەدینەیان پێنەکەوت. ئیتر پێغەمبەر فەرمانیدان بچن بۆ لای چەند وشترێک و شوانێک و لە شیر و میزی وشترەکان بخۆنەوە. ئیتر چوون هەتا گەیشتنە زەوی حەڕە، لەوێ هەڵگەڕانەوە و شوانەکەی پێغەمبەریان کوشت و وشترەکانیان پێش خۆیاندا. کە گەیشتەوە بە پێغەمبەر ناردی بە شوێناندا، ئیتر پێغەمبەر فەرمانیدا چاویان هەڵکوڵین و دەستیان بڕین و لە حەڕە فرێدران هەتا بەو شێوەیە مردن. ياخد وأمر بهم فسمر أعينهم وقطع أيديهم وتركوا في ناحية الحرة حتى ماتوا على حالهم. بروانا البخاري الصحيح جزء 7 صفحة 129. 5. بابي أو بباور هالقرواني دجنجين. باب المحاربين من أهل الكفر والردة، وقول الله تعالى إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا. دیسان بخاری لەم بابەدا حەدیسەکە ژمارەی 6702 لە ئەنەسەوە دەگێڕێتەوە، فەرمانی پێدان بچن لە وشتری زەکات سود ببینن و لە میز و شیرەکەیان بخۆنەوە، ئیتر تەندروستیان چاک بوو قەڵەو بوونەوە، بەڵام هەڵگەڕانەوە و شوانەکەیان کوشت و شترەکانیان پێش خۆیاندا هێنانەوە، ئیتر دەست و قاچی بڕین و چاوی هەڵکوڵین و برینەکانی داخ نەکرد، خوێنیان بگرەسێتەوە هەتا مردن. ياخد فقطع أيديهم وأرجلهم وسمل أعينهم ثم لم يحسمهم حتى ماتوا. بخاري الصحيح جزء 8 صفحة 162. بابي پێغەمبەر برینی هەڵگەڕاوە و جەنگاوەکانی داخ نەکردووە هەتا مردوون. باب لم يحسب النبي المحاربين من أهل الردة حتى هلكوا. هەر لە ئەنەسەوە دەگێڕێتەوە ژمارە 6803 کە پێغەمبەر پەلوپۆی عوڕەینەکانی بڕیوە و برینی داخ نەکردوون و خوێنیان بگرەسێت هەتا مردوون. أن النبي صلى الله عليه وسلم قطع الأرنيين ولم يحسمهم حتى ماتوا. بروانا البخاري الصحيح جزء 8 صفحة 162 و 163. 7. بابي هەڵگەڕاوە جەنگاوەکان ئاویان نەدراوەتێ هەتا مردوون. باب لم يسق المرتدون المحاربون حتى ماتوا. بخاری لەم بابەدا حەدیسەکە بە تێروتەسەلەی هەر لە ئەنەسەوە دەگێڕێتەوە ژمارە 6804 هێنانەوە، ئیتر فەرمانیدا چەند بزمارێکیان گەرم کرد و چاوی هەڵکوڵین و دەست و قاچی بڕین و برینەکانی داخ نەکردن، پاشان لە حەڕە فرێدران
داوای ئاویان دە کەس ئاوی نەدانێ حتا مردن. یاخود فأمر بمسامير فأحميت فكحلهم وقطع أيديهم وأرجلهم وما حسمهم ثم ألقوا في الحرة يستسقون فما سقوا حتى ماتوا. بروانا البخاري الصحيح جزء 8 صفحة 163. هشت بابي چاو هەڵکوڵینی جەنگاوەکان لەلایەن پێغەمبەرەوە. باب سەمر النەبی ئەعیون المحاربین. جارێکی تر بوخاری هەر لە ئەنەسەوە لەم بابەدا حەدیسەکە دەگێڕێتەوە ژمارە 6805 ئێتر دەست و قاچی بڕین و چاوی هەڵکوڵین و لە حەڕە فرێدران داوای ئاویان دەکرد و کەس ئاوی نەدەدانێ. فقطع أيديهم وأرجلهم وسمر أعينهم فألقوا بالحرة يستسقون فلا يسقون. جيجا لبخاري ومسلم حاكم ابن حبيان وترمذي وابن داود ونسائي وابن ماجه وأحمد وبيهقي وكساني تريش قيرانتوا كالليردا بەپێویستم نەزانی لەم بوارە کەمەدا شێوازی گێرانەوەی ئەوە ئەمانیش یەکاڵە بکەمەوە. هەروەها ئبن مەردەویش هەموو ڕێگەکانی کۆ کردوتەوە و بایەخی تایبەتی پێداوە لە هەندێک گێرانەوەشیدا. ئەنەس باسی ئەو دیمەنەشی کردووە کە ئەو پەلوپۆ براوانە هێنا بووەوە لە ئەزرەتی توینەتیدا دەمی لە خاک و خۆڵ وەرداوە و بەم شێوەیە ماوەتەوە تا مردووە. هەروەها لە هەندێک گێرانەوەشدا ئەوە باس کراوە کە ئەوانە سەرەتا وەرگیان ئاوساوە، دەڵێن تووشی هەڵ ئاوسانی سپڵ بوون و پێغەمبەریش چاری ئەوەی بۆ داناون کەمیزی وشترکان بخۆنەوە، ئێتر وەرگیان نیشتۆتەوە و چاک بووتەوە. ئێستش لە سعودیا تاقیگەیەکان دامەزراندووە بۆ دەرهێنانی مادەیەک لە میزی وشتر کە گوایە بۆ ئەو جۆرە نەخۆشیە دەرمانە. هەزار سڵاو لە گیانی پاکی فەرەجفۆدە کە شارستانیەتی عەرەبی ناو نابوو شارستانیەتی میزی وشتر. ئەمە لە کتێبەکانی حەدیث لە کەلەپوڕی تەفسیریشدا بە هەمان شێوە دەنگ و باسەکە هاتووە. ئاەتی إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا في الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. المائدة 33. كحكم إسلام روندكاتوا درباري أواني دجي إسلام جنگاون يان خرابكاري وتتهي دكان بەپێی بیرباوەری زۆرینا یاخود ئەلجمهور دەربارەی عوڕینیەکان هاتووە و ئەوە هۆکاری هاتنە خوارەوەی کێتی. بۆ نمونە تەباری هەر لە ئەنەسەوە دوو ڕیوایەت دەگێڕێتەوە ژمارە 11808 و 11809 کە گێرانەوەکانی بوخاری نزیکن و هەمان واتە دەبەخشن. هەروەها ڕیوایەتێکیش لە سەعیدی کوڕی جوبەیرەوە دەگێڕێتەوە ژمارە 11710 کە لە کۆتایەکەیدا دەڵێت هێنانەوە بۆ لای پێغەمبەر ئیتر ئاەتی إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا لەسەریان دابەزی کە ئەم دەقەیەش هەر سزای کوشتن و هەڵواسین و بڕینی دەست و قاچ ڕاست و چەپ و دوورخستنەوە دادەنێت بۆ ئەوانەی دژی ئیسلام دەجەنگن یان چەتەیی و ڕێگری دەکەن. اینجا دەڵێت پێغەمبەر هەندێکی کوشتن و هەندێکی هەڵواسین پلپۆی هەندێکیشی بڕی و چاوی هەڵکۆڵین. دەڵێت نەپێش ئەوە و نەدوای ئەوە پێغەمبەر جەستەی نەشێواندووە و دواتر جەستە شێواندنی قەدەغە کردووە. ئیتر ئەنەس وای دەوت بەڵام
ئەوەشی وتووە کە پێغەمبەر دوای کوشتنیان وستاندووشێنی. بڕوانە الطبري جامع البيان في تأويل القرآن، تحقيق أحمد محمد شاكر، مؤسسة الرسالة، سنة 2000، جزء 10، صفحة 244 إلى 246. هەروەها هەموو تەفسیرەکانی تر لە ڕاوەی ئەو دەقەدا کە مائیدە 33 ئاماژە بە دەنگ و باسەکە دەکەن. تەنها بۆ نمونە بڕوانە تەفسیر ابن عطية وقرطبي وابن كثير. المحرر الوجيز في تفسير الكتاب العزيز، تحقيق عبد السلام عبد الشافي محمد، دار الكتب العلمية لبنان، الطبعة 1 1933، جزء 3، صفحة 183-185. القرطبي الجامع لأحكام القرآن، تحقيق هاشم سمير البخاري، دار عالم الكتب الرياض 2003، جزء 6، صفحة 148. ابن كثير تفسير القرآن العظيم، تحقيق سامي بن محمد سلامة، دار طيبة للنشر والتوزيع، الطبعة الثانية 1999، جزء 3، صفحة 95 و 99. ئەمە لە کەلەپوری تەفسیریش بێگومان لە هەموو کتێبەکانی ئەسباب نوزولیشدا دەنگ و باسەک لە باسی دەقی ئینەمە جەزاء الذین یحاربون الله ورسولدا باز دەکرێت. بۆ نمونە بڕوانە ئەسباب النزولی الواحدی لەسەر دەقی سوورەتی مائیدە ئای 33 کە واحدیش بە بەسەندی خۆی دەگێڕێتەوە. بڕوانە الواحدی أسباب نزول القرآن، تحقيق وتخريج عصام بن عبد المحسن الحميدان، دار الإصلاح الدمام، الطبعة الثانية سنة 1992، صفحة 194. هەروەها لە سەرچاوەکانی مێژووی ئیسلامیشدا ئەوانەی لە سەردەمی پێغەمبەریش دەدوێن ئاماژە بۆ ئەو دەنگ و باسە دەکرێت. بۆ نمونە بڕوانە طبقاتی ابن سعد و بداية ونهاية ابن كثير. ابن سعد الطبقات الكبرى، تحقيق إحسان عباس، دار صادر بيروت، الطبعة 1، سنة 1968، الجزء الثاني، صفحة 93. سرية كرز بن جابر الفهري إلى الأرنيين. هروها ابن كثير البداية والنهاية، تحقيق علي شيري، دار أحياء التراث العربي، الجزء الرابع، صفحة 204-205. هەتاکو لە کتێبە فقهەکانیشدا لە باسی حکمی چەتایی و جەستە شێواندن و پاک و دوروستی بەکارهێنانی میزی وشتر بۆ دەرماندا ئەو دەنگ و باسە ئاماژەی بۆ دەکرێت. دەتوانی بڵێن هەموو سەرچاو ئیسلامیەکان بە تایبەتی سەرچاوە ڕەسەن و کۆنەکان ئاماژەیان بۆ ئەم دەنگ و باسی پەلوپولی بڕین و چاوی هەڵکوڵینەی پێغەمبەر کردووە. تەنها لەبەر نەبوونی بوار ئاماژەم بۆ ئەو هەندە سەرچاوەیە کرد کە پێم وایە تەنها حەدیسەکانی بوخاری بەسن. ئەگەرنا دەتوانین لیستی سەرچاوەکانی ئەم دەنگ و باسە بگەێنمە 1000، نەک تەنها یەک سەرچاوە کە مەلاکانی یەکێتی زانایانی کاتی خۆی داوای یەک سەرچاوەیان لەسەر ئەوە لێکردم و تەحەدی منیان پێکرد. کاتێکیش مەلاکان بێ ئاگایی خۆیان لەم دەنگ و باسە ڕادەگەێنن یان خۆیان لێ جێڵ دەکەن کە ئەمەش فێڵێکی سووکە لە خەڵک یان بەڕاستی ئاگایان لێ نییە کە ئەم ئەگەریان بەهێزترە. ئەمەش مانەی وایە بەداخەوە مشتومڕی ئێمە لەگەڵ کەسانێکی خوێندەوار و شارەزادا نییە. ئەگەرنا شارەزا لە کەلەپوری ئیسلامی هەر کە وترا عوڕینیەکان ئێتت دەزانێت یانی چی و چ گۆبەند و هەرا و بێنەوبەرێکی لەسرە. لەو کارەی پەلوپۆبڕین و چاوی هەڵکوڵینەی پێغەمبەردا چەند نەشیاوی و ناقوڵاییەکەیە کە دەکرێت لەم چەند خاڵەدا ئاماژەم بۆ بکەم. 1. جەستەی ئەو کەسانەی شێواندووە کە پەلەپۆی بڕین و چاوی هەڵکوڵین کە دواتر لەمە پەشیمان بووەتەوە و ئەو کارەی قەدەغە کردووە. 2. ئازارێکی جەستەیی لە ڕادەبەدەری داون کە فرێ داون بە برینداری خوێنیان لێ ڕۆیشتووە تا مردوون
کە ئەمە ئاشکرایە بە شێوەیەک لە کوشتنی یاسایی دەردەچێت. 3. ئاوی لێ مەنع کردوون کە ئەمە لە هیچ دابوونەریەتێکدا ڕەوانیە بە هەندێک بڕگا دابوونەریتی ئیسلامیشەوە. بێگومان هەر لە کۆنەوە ئەم کارە کێشە و گرفتی بۆ بیری ئیسلامی دروست کردووە لە کەلپوڕی ئیسلامیدا بە چەند شتێک پاساو بۆ ئەو کارە دەهێنرێتەوە. ئەوانە هەڵگەڕاوە بوون دوای ئەوەی موسڵمان بوون. اینجا ئەمانە هەڵگەڕاوەی جەنگ بوون کە دژی ئیسلام جەنگاون کە ئیسلام ڕێگەی بە خۆی داوە بە هەموو شێوازێکی لەناوبردون و ڕوبەڕوویان ببێتەوە. اینجا ئەمانە بێوەفاییان کردووە لە هەمووی قورستر، شوانەکەیان کوشتووە بە پێی ئەمە کوشتنەوەیان ڕەوا بووە. مادام هەموویان دەستیان هەبووە لە کوشتنی شوانەکەدا و لە خراپەکەدا، بەڵام هێشتا ئەمانە نابنە پاساوی ئەو ئازاردانە لە ڕادەبەدەرا و ئەو جەستە شێوانە. بۆیە لە کەلپوڕ ئیسلامیدا پاساوێکی تر سازکراوە کە بە شێوەی گێرانەوەیەک لای موسلیمیشەوە هاتووە کە گوایە ئەوانیش پێشتر جەستەی شوانەکەیان شێواندووە و چقڵیان کردووە بە چاویدا. هەندێک گێرانەوەی تریش دەڵێن گوایە ئەوانیش دەست و قاتی شوانەکەیان بڕیوە و هەندێک گێرانەوەش ئاماژە بۆ چەند شوانێک دەکەن بە کۆ، بەڵام ئەم گێرانەوانە زیاتر لە پاساو دەچن چونکە لە گەرانەوە بنەڕەتەکەیدا بوخاری و موسلم شوێنەواریان نییە و تەنها ئەوەندە دەڵێت شوانەکەیان کوشتووە. شوانەکەش ناوی یەسار بووە و پێشتر کوێلەی پێغەمبەر بوو. گەرانەوە بنەڕەتێکەش لای بوخاری باسی چقڵی چاوەکەی تێدا نییە. لە لایەکی تریشەوە وا دەردەکەوێت کە پێغەمبەر لە جەستە شەواردنەکە پەشیمان بوو بێت. بەمەدا دیارە کە مەسەلەکە تۆڵەی تاوانێکی هاوشێوە نەبووە کە ئەوە لە بەرامبەریدا کرابێت. ئەم پاساوەی کە پشت بەو گێرانەوانە دەبەستێت کە دەڵێن عوڕاینیەکان کارێکی وەهایان بە شوانەکە کردووە تەنها یەکێکە لەو دوو چارەسەرە ئیسلامیەی کە کراوە بۆ مەسەلەکە. چارەسەرەکەی تر ئەوەیە کە ئەو کاری پێغەمبەر حکمەکەی نسخ کراوەتەوە بە دەقی إنما جزاء الذين يحاربون الله ورسوله کە ناڕاستەوخۆ لە ڕێگەی حکمی بەدیلەوە جەستە شێواندون وەک چاو هەڵکوڵین و قەدەغە دەکات. بڕوانە ابن كثير التفسير الجزء الثالث صفحة 99 وقوايا أما نموني نسخي سنة بكتاب. ئەم چارەسەرەی دووەمیان دانانە بەوەدا کە کارەکە کارێکی هەڵە بووە و پێویستی کردووە بە دەقیقی قورئان ڕاست بکرێتەوە. اینجا مادام چارەسەرە ئیسلامیەکە لە نێوان دوو ئەگەردا دابەش بووە کەواتە ئەو گێرانەوانەی کە دەڵێن عوڕینەکانیش جەست شوانەکەیان شێواندووە تەنها پاساون و بەشێکن لە هەوڵی پێنوپەڕۆی ئەو کارە هەڵەیە لە کەلپوڕی ئیسلامیدا.